بڕیارەکەی حکوومەت بۆ دیاریکردنی نرخی بنزین بۆ 850 دینار ڕوبەڕۆی بەرپەرشدانەوەی بنزینخانەکانی سلێمانی بۆتەوە. خاوەنی بنزینخانەکان دەڵێن ناتوانین بنزین بە 1100 دینار بکڕین و بە 850 دینار بیفرۆشین. ئەگەر حکوومەت بنزینمان بە 810 دینار بۆ دابین بکات ئامادەین بە 850 دینار بیفرۆشین. بە پێچەوانە ئەگەر فشارمان لێ بکرێت دوای بەتاڵبوونی ئەمبارەکانمان وەک هەولێر تابلۆی بنزین نیە هەڵدەواسین. لە کاتێکە ئەتوانین سعری بنزین دابەزێنین لە کاتێکە نرخی جوملەی بێتە خوارەوانێ هەتا وەکو گۆڕانکاری لە نرخی جوملەیانە بێ ئێمە وەک فرۆشیارێکی تاکە ئیفرۆشنەوە بە هاوڵاتی وەکو بنزینخانە ناتوانین گۆڕانکاری بین بەسەر و سعرانە. وڵاهی مۆزوعی فشار ئەوەیە ئێمە یەک کاردانەوەمانە بێ ئەوژەوەیە ئەو نیسبە خەزنەی کە هەمانە ئەو ڕێژە بنزینەی 12,000 کە هەمانە لە ناو تەنچەکانە و ئیفرۆشین بە هاوڵاتیان مەجبورین لەژێر ئەو فشارە بۆ سعرە بیفرۆشین کە داوامان لێکرێ بەڵام لە غێری ئەوە مەجبورین لە قەتعەکانمان بنووسین نییە بنزینمان نییە لەبەروی ئێمە ناتوانین بنزین بە گرام بفرۆشین و بە هەرزان بە گرام بیکڕین و بە سعرێکی هەرزانتر بیفرۆشینەوە بە هاوڵاتی. والله براكم اما حضركم باب عشان تصدر بنزين هذا في حكومه طلبتي مالك حكومه مانداتي الحكومه انا شو بيني مين بحسب بنجا لا حكومه ما بحسب ديال من بحسب بنجا ديال اما بعضي رجع كريم بچەند لەسەر خۆتانە اما 1065 ديال ما فيها بلى خذني بنزين كمكه معدل هم معناك صديت كمكه صديت كمكه بنزين وايا حالتي وايا بنزين كمكه وايا يعني بنزين تانياتي او ناتوان بابان من بابا شو بين نوع والله ده شو بيني ما بابي بعض مناطق توجيه كاين بس ئابریناسان پەردە لەسەر هۆکاری بنەڕەتی کەمی سوتەمەنی لا دەدەن بە پێی بەداداچوونەکان بەشێک لە بنزینی ناوخۆ بە نرخی گرانتر هەناردەی تورکیا دەکرێت ئەمەش بازاری ناوخۆی ڕۆبەڕۆی کوتێنانی گەورە کردوتەوە. خواستێکی زۆر لەلایەن وڵاتی تورکیاوەکە بنزین هاوردە دەکات بە 1600 دیناری عێراقی ئەمە فرسەتی داوە بەوەی بازرگانانیان ئەو کۆمپانیانەی کە نەوت یاریمی کوردستانیان لەبەردەستایە ڕێگایەکی ئاسانتر بۆ قازانجێکی زۆرتر بدۆزنەوە و بۆتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی ڕێژەی بنزین لە هەرێمی کوردستانە کە ناتوانێت وەڵامی خواستی شۆفێران و پێداویستی ناوخۆ بداتەوە و نزیکەی 2 میلیۆن لیتر بنزینی ڕۆژانە بە بازرگانی بۆی کە لە ناوخۆدا هەیە زیادە هەیە لە پێداویستی ناوخۆ بەڵام ئەم زیادەیە بەهۆی ئەوەی هەناردە دەکرێت بۆ تورکیا هۆکارێکی سەرەکیە کە بە نرخێکی زۆرتر دەفرۆشرێ بۆ تەمای ئەوەی کە بنزین لە هەرێمی کوردستان کەم بێتەوە و نرخەکەی بەرز بێت. لە کاتێکدا داواکاری ڕۆژانی هەرێم زیاتر لە 5 میلیۆن لیتر بنزینە حکوومەت تەنها کەمتر لە 120 بە نرخی پاڵپشتیکراوی 750 دیناری دابین دەکات لە کاتێکدا دەبوو ئەوەش بە نرخی 450 دینار بێت. ئەمەش دەری دەخات کە دەرکردنی بڕیاری دیاریکردنی نرخ تەنها بۆ فریودانی شەقامە و باجەکەی لە گیرفانی هاوڵاتیان دەردەچێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.